سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە دابەنەمینتان لەگەڵ لە چانالی دابانی یونیڤەرسەم لە ڤیدیۆ باسی خەونی ئەوەتان بۆ دەکەم کە زۆربەی خەڵک حەزی لێ دەوڵەمەندبی زۆر بە ئاسانی بەبێ ئەوی ئیش بکاتن بەبێ ئەوی هیلاک بیان بەبێ ئەوی لەبەر هەر هۆکارێک لە هۆکارەکان کە خۆی هیلاک کاتم بۆی بگاتە و ئامانزانین کە دەوێت پێ بگاتن. طبعاً لایک ڤیدیۆکە لە بیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە و ڤیدیۆ زۆر خۆشتر بەڕێوەیە لەو ڤیدیۆ باسی ئەوتان بۆ دەکەم ئاڵوودەبوونیان ئیدمانی خەڵک بە ئەو شتانەی کە وەکو بێت وایە وەکو ئەوەی کە گرێوی لەسەر دەکەی بۆی پارەی لێ بێت. طبعاً خەونی زۆربەی ئەو کەسانەی کە زۆربەی خەڵک حەزی لێ بۆ نمونە حەزی لێ سەبەبەک لە سەبەبەکان زۆر بە ئاسانی دەوڵەمەند بیتن و ببێتە خاوەنی پارەیەکی زۆر. طبعاً ئەو شتە ئەتا حەدێکی زۆر خەونی هەموو لایەتیە، بەس کێشەکە چییە؟ لەبەرەوەی کە تۆ بتوێت بە ئاسانی دەوڵەمەند بی لەو کێشانە نەزاتە دەبی هەموو بەیانیان کە دەبی لە سعات 8 هەستی خۆت بچی بۆ ئیش و ئیش بکەی و لە بیانی و تا ئێوارە خەریکی ئیشکردن بی و لە هەمان کاتدا تەعامل لەگە زۆر خەڵک بکەی و تەعامل لەگە مدیرت بکەی کە مدیر ناخۆشترین شتە لە دنیاە کە خەڵک هەی بێتن کە خاستە مدیرەکە ئاستی بەپێ ئاستی تۆ نەبی یان تێنەگاتن بۆ پێی ئەو ئاستی کە تۆ دەتەوێت ئیتر ئەو کێشانە کە بۆ دروست دەبێ هەمووی کێشەی زۆر دەرونی و نەفسی و ناخۆشە. طبعاً لێرە ئەمن یەک دوو نمونەتان بۆ دێنمەوە. پار لە دەوری ئینگلیزی لاعیبی براینفۆرد ئیڤانتۆنی کە لەمان کاتە لاعیبی لەیانەی ئەیسی میلان بۆ دوای کۆ چووە نیوکاسل یونایتد کە چەند یاریەکی کەمی کرد و ڕاگیرە کە ئەوی ساندرۆ تۆناڵی بوو. ئەو دووە هەردووچیان لەسەریان ئیسپات کرا، لەسەریان سەلمێنرا کە ئەوانە تێوەگڵاون یان دەستیان هەیە لەوەی کە یاری دەکەن بە بێت، ینی بێت دەکەن لەسەر ئەنجامی یاریەکان کە لە دەوری ئینگلیزیان لەسەر هەر دەورێکی تر دەکرێتن و حتا گەیشت بۆ ئاستەی کە ئیڤانتۆنی گرێوی لەسەر ئەوی دەکرد کە فەریقی خۆی بدۆڕێت کە خۆی لەوێندە لاعیب و یاری دەکرد. ئیتر ئەوەی لێهات کە بۆ ماوەی 15 مانگ ڕابگیرێ، بەس دوای ئەوەی ئیستسناف و ئەو شتانە قەرارەکەیان کەم کردووە کردیان بۆ 8 مانگ و لامان کاریدا بە مەبلەغی 50,000 پاوەندی ستەرلینی غەرامە کرا و لەمان کاتدا ساندرۆ تۆنالیش کە ئەوانە ینی بۆ ئەتا ئێستا ڕاگیرەیە کە ئەو ڤیدیۆی کە تەسویر دەکەم، بەس مەبەستم چییە کە باسی ئەو شتەتان بۆ دەکەم. زۆربەی ئەو شتانەی ینی بێتی لەسەر دەکرێت بۆ بێت لەسەر تۆپانەی دەکرێت لەسەر نەتیزەیەکیان لەسەر نەوعان نەتیزەیەکیان لەسەر نەوع ئاستێکیان لەسەر فلان شەخص گۆڵێک بکاتن. زۆربەی ئەو شتانە لەسەر ئەساسی بەخت و زائیدەن سوتفەیە، ینی ئەگەر بەختت باش و زائیدەن سوتفە بۆ ڕێک دەکەوی کە ئەو نەتیزەدانی ڕازدەرەسی لەسەر هەروە لەمان کاتدا لەسەر بەشێکی کەمی زیرەکیە. لەبەرەوەی ئەو شتانە هەمووی ئەلمی غەیب و تەوەقوعاتە کە تو بە هیچ لە نەوعەکان مشکل بۆ ناچی. بەس پێشووی باسی ئەوتان بۆ بکەم کە ئەو بێتە چۆن دەکرێویان چۆنیە و خەڵک چۆن ئەوەیە مێژوی بێت دەگەڕێتەوە بۆ نزیکەی 100 ساڵ کە شتێکی کۆنە کە بۆ یەکەمی جار کۆمپانیایەک لە شاری لیڤەرپول لە بەناوی لیتل وودز کە ئێستاش کۆمپانیایەکەمەوە بەس ئیشی بێت ناکاتن بۆ یەکەمین جار سیستەمی بێتیدانە. ئەوی چۆن بوو سیستەمەکە کە ئیستمارێکیان فۆرمەکی بڵاو دەکردەوە ئەتووی دەچووی بۆ نمونە دەرگۆ ئەو جەولەیە سی یاری دەکرێت، ئەو سی یاریە مەسەلەن فلان یاری لەگە فلان یاری ئەو نەتیزەکەی دەبێت ئیتر ئەو پۆینتی کۆدەکەوێت ئەتا ئاخری مۆسمەکە چیە زۆرترین پۆینتیە بوو ئەو پارەکەی دەبردەوە. ئیتر چەند تەوقوعەکەت ڕاستتر بە پۆینتەکەت زیاتر بە ئەتوو چانسی برنۆت زیاتر بوو. تەبەنەوە بە شکلە ئاسانەکەی ئێستا زۆر موعقەتتر و ئەدڤانستر و ئەوەترە لەو ئاستەی کە ئێستا بۆتان باز دەکەم. طبعاً لە هەمان کاتیشدا ئەوە لە ساڵی 1000 ئەوە لە بیدایەتەکان لە ساڵی 1920 کە ئەو لیتل وود ئەو شتەیدانایە ئەتا ساڵی 1960 کە ئەو شتە بە شێوازێکی دزی دەکرێت. ئەتا ساڵی 1960 لە بەریتانیا لە ئینگلتەرا بۆ یەکەم جار یاسای بۆ دانرا و شتەکە یاسایی کرا و لە هەمان کاتدا چۆ ژێر قالبی ژێر چەتری یاسا کە شەریکە دەتوانێت ئیش لەسەرەوەی بکاتن کە قمار بکاتن یان بێت بکاتن لەسەر ئەنجامی یاریەکان. طبعاً ئەوە وەکو فکرەی فانتەزیە کە ئێستا زۆربەی خەڵک دەکات، بەس کە شتەکە لەسەر پارێنی لەگە مەزموع برادەرێکی کە لە بیداتی ساڵەوە مەزموعە پارەکتێ مەزموعە ئەوەک دەکری لای بەک دەکری چیە گۆڵ بکات چی ئەسیز بکات چی شتەچی بکاتن پۆینتی وەردەگری پۆینتەکە کۆ دەبتۆچی ئەخیری دەبتەی براوە لە بینی برادەرەکانی. طبعاً ئەوە لە ساڵی 1960 وەک گوتم کە بووە قانونی. دوای ئەوە لە ساڵی 1992 کە یەکەم جار تەلەڤیزیۆن هاتە ناو ماڵەکان و کە یەکەم جار سکای سپۆر کە ئەوەی پەخشی وەرگرت کە لایسنسی پەخشی وەرگر بۆ یەکەمین جار ئیتر ئەو کات یاریەکان زیاتر بەربڵاوتر بووە و خەڵک زیاتر بینی ئەو کات
بزنسی قمار و بێتی تۆپانێ 20 قات و 30 قات و 100 قات زیاد بوو لەبەرەوەی خەڵکەکی زیاتر یاریکەی دەبین و خەڵکەکی زیاتر چکە تۆپانی جەماوەری زۆرە و ئەتوو کە بۆ نمونە تەماشای تۆپانەیەکی دەکەی لەما کاتدا بێت لێرا و قمار لێرا و کەنیزەکە دەدەسی زۆر بە حەماست تەماشای گەمەکەی دەکەی لەوەی کە ئەتوو ئەتیاری تەماشای گەمەکەی بکەی بزانین نەتیجەکە چ ڕۆدەداتن لەمان کاتدا و ساڵی 1990 کە تەلەڤیزیۆنەوە بڵاو بۆ بەرەبەرە خەڵک زیاتر چوونە ئەو بزنسە زۆر گەورەتر و لەمان کاتدا دوای ئەوە ئینتەرنێت هاتە ناوی شتەکە زۆر ئاسانتر بوو تروێ لێ هاتی ئێستا نزیکەی 137 میلیۆن کەس لە دنیای خەریکی بێتن لەسەر تۆپانێ ئەوە بەس لە ڕاضەی تۆپانی و لە هەمان کاتدا ئەو بزنسە نزیکەی 40 میلیارد دلار ساڵانە ینی یاری پێدەکرێت 40 میلیارد دلار کە لەو بزنسەی ئەو بەپێی داتایەکانی موقعی ساتیستا و لەمان کاتیشدا وەکو ئێستا چۆن فانتەزی بۆ نمونە یاری فانتەزی کە نزیکەی 11 میلیۆن ئەکتیڤ سەبسکرایبەری هەیە ئەکتیڤ یوزەری کە ئیش دەکات لەسەر ئەوەی کە بۆ نمونە هەفتانە ئەو لاعیبە کڕا و لاعیبە ئەو هالیار ئەو لاعیبە ئەو هالیار ئەو لاعیبە ئەو هالیار ئیتر ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو مۆزوعی بێتەکە تەمان ئەوە من باسی مێژی بێتم بۆ کردن کە مێژی قمار کە چۆن بۆ بیدات تا ئێستا چۆن هاتی و لەمان کاتدا هەر مۆزوعی قمار و مۆزوعی بێتوشتیوە هەر لە تۆپانی ناکرێت بە زۆر فۆرمیتر هەیە بۆ نمونە بلاکجاکە ڕۆڵێتە پۆکەرە ئەوانە کە لە شوێنێک دەکری کە پێدەن کاسینۆ کە لە وڵاتە ئیسلامیەکان زۆربەی وڵاتەکان قانونیان مەمنوعە لە وڵاتە ئیسلامیەکان و عەرەبیەکان زۆربەی وڵاتەکان لێی نییە تەمان کاسینۆ گازینۆ کە لای خۆمان کە دەچی بۆ نمونە یاری بلاکجاکی 21 دەکەی کە چەند ئەوەت کەمتر پێوی غەڵەت نەبم 21 خاڵت کەمتر پێبی ئەتوو براوی کە لە 21 ڕەسەدا دۆڕاوی لە هەمان کاتدا ڕۆڵێت کە مەزموعە ڕقەمەکە کە تۆپێک دەسوڕێتەوە لەسەر شتێک کە تو مەزموعە پارێک لەسەر ڕقەمەکان دادنێ و یان بە مشەکەی دادنێ ئیتر مەزموعە قانونێکی هەیە ئیتر ئەو وەی لێ هات کە بازار و ئیندەستری قماری زۆر ئەوەتر بی و ئالوودەبوون بە قمار و بە شتانە کە زۆر کۆنتترۆلی زەحمەت ئێستا بۆ نمونە کە تو یەکێک دەبین لە زادی ئالوودە بە مادەیەکی هۆشبەر لە شکل و شێوازی دیارە ئیتر بە هەموو شوێک لە شێوەکان تۆ هەوڵ دەدەی کە ئەو کەسە چارەسەر بکەی یان ئەو کەسە شتێکی بۆ بکەی کە لەو ژیانەی نەجاتی بی بەس ئالوودەبوون بە مادەی بۆ نمونە مادەی هۆشبەرنا بە قمار و ئەو شتانە شتێکی زۆر زەحمەتە ئەگە بتوانانی ئەسڵەن خەڵکەکەی دەوروبەر بزانی کە ئەوە ئالوودە بوو بە هەر سەبەبێک لە سەبەبەکان کە بۆ مادانە کە بۆ نمونە یاری ڕۆڵێتە بلاکجاکە پۆکەرە لەما کاتدا بێتی تۆپانێ یان هەر شتێک لەو شتانە تەمان ئەوانە وەکو پێت بڵم زەرەری نەفسی و ئەوەی زۆر زیاترە زەرەریەوەی بۆ نمونە تو کە بێتێک دەکەی لەسەر گەمەچی بۆ نمونە بە 10 دلار گەمەی دەکەی لە پڕ بێ ساحبی 150 دلار پارەکە ئاسانە و پارەکە دیجیتەڵە لەدەستت نییە پارەکە لە ناو ئەکاونتەکەتە ئۆتۆماتیکیان تەزیع دەکا بۆی بەردەوامی دەڵێ مادەم ئەم 10 دلارمەوە بە ئاسانی کردە 150 دلار بۆ ئیش نەکەم لەسەر ئەو 150 دلاری نەکەمە 1500 دلار و 1500 دلار ئیش لەسەرەوەی نەکەم بیکەمە 10,000 دلار ئەو شتانە بۆیە مۆزوعی بێتی لەبەرەوەی شتەکە ئاسانە و زاریوار زۆر بە ئاسانی دەبێت هەر بە خۆت لە خۆڕ شتێکدار نەی دەرەچیتن و پارەی زۆر دەبێت ئیتر تەزیع دەبی بەردەوام بیلەوەی بەس کە بەردەوام دەبی ئۆختی دەست بە دۆڕان دەکەی ئیتر چەند دەست بە دۆڕان دەکەی هەوڵ دەدەی ئەو دۆڕانە بینەوە ئیتر وێ لێدێ ئەوەی داش نایە دۆڕانیت و شتی دیش لە دۆڕێنی هەر ئەو پارینیانیەوە کە دەستت پێکردیە طبعاً مۆزوعی بێتی لێرەش ئێستا زۆر بڵاوە زۆربەی گەنج و زۆربەی خەڵک هەیە ئۆکیژناڵی دەیکا هەیە زۆر دەیکاتن هەیە بە بەردەوام دەیکاتن بەس هەرگوتم ئەو مۆزوعتان بۆ باسکەم کە مێژوەکەی چۆن بۆ خەڵک چۆن دەیکا و ئێستا خەڵک چەند ڕووی تێکردو لەو مۆزوعە و لایکی ڤیدیۆیەکە و سەبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن هەروەها ڤیدیۆ زۆر خۆش بەڕێوەیە و حەفیز